بەناوی خی گەورە و میرەوان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لا کۆتا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەکەینەوە بۆ باسکردنێکی دیکە لە یارەکانی ئەم شەوی چامپیۆنز لیگ و هەروەها پرسیار و کۆمنتی هاوڕێیانی ئەزیزیش گەر سەبارەت بێ بە هەر پرسیارێک بە تایبەتی لە یارەکانی چامپیۆنز لیگ ئینشاءڵڵا بە پێی توانە وەڵامیان دەدەینەوە و هەوڵ دەدەین باسێکی تایبەتکەین لە یارەکانی ئەمڕۆ و باسێک لە دۆخی تیپەکان و ئەو خاڵانەی کە ئێستا بەدیاتون طبعاً ئەم شەو بە تەواوی تا ڕێژەیەکی زۆر ڕکابەریکردن بۆ گەیشتن بە هەشت پلەکەی پێشەوەی ڕیزمەندی چامپیۆنز لیگ بە ڕێژەیەکی زۆر یەکلا بێتەوە پاش کۆتایەتنی یارەکانی ئەم شەو یعنی زۆر شت گۆڕانکاریان لێ بەسەری و دۆخەکان یەکلا دەبێتەوە بە تایبەتی ئەوەی کە ئێستا زۆرترین پرسیار لەسەر بەرشەلۆنە کۆبووتەوە ئایا بەرشەلۆنەیەکێکە لەو تیپانەی کە بەڕاستەو خۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ یاوە تا پێویستی بە ئەنجامدانی پاشکۆ بێ تاوان شەوی ڕابردوو بەرچاوڕوونیەکمان نا و شیکاریەکمان بۆ دۆخەکە و بۆ یارەکان کرد بەڵام ئەم شەو پاش ئەنجامدانی شەشەمین یارەکانی هەموو تیپەکان بە تەواوەتی ڕوون دەبێتەوە یعنی زۆر زۆر بەرچاو ڕوونترە بین و ینی سەیری یارەکانی تیپەکانی ترەکەین و بە تەواوەتی دیاری دەکرێت لەوەی ئایا بەرشەلۆن چونکە ئێستا ئەوەی کە ناوی دیار بێ ئەوەی کە مەبەست بێ هاندەران یا بینەرانی خۆشەویست بزانن لەبارەیەوانێ سەرکەوتنی بەرشەلۆنەیە بەڕاستەوخۆ بۆ قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ یاخودنا ئەمە بابەتەکەی یعنی هیچ ئەوانەی تر هەمووی ڕکابەریە و شتێکی تیای نەوتراوە بەس ئەوە زۆر زۆر گرنگە بۆ بینەر زۆر زۆر گرنگە بۆ وادارانی تۆپێ بۆیە ئەم شەو بە کۆتاییاتنی یارەکان ئێمە تاو بەرچاوڕوون دەبین و دەردەکەوێت ئایا لە ڕووی واقعی لە ڕووی بیرکاریانە بەرشەلۆنە چ چانسێکیە و هەروە ئایا بەرشەلۆن پێویستی بە چ مفاجئەیەکی بۆی کەیچێک لەو بریتانە بڕێ یانەوە تا ئەم شەو دیاریە دەدا بۆمان کە بەرشەلۆنە دەتوانێت یەکێ بە لەو تیپانەی لە شت پلەکەی پێشەوە بێ و بە تایبەتیش ئەنجامی تیپەکانی دیکە بە تەواوەتی دۆخەکە دیاریەکە بابزانین بەرشۆن دەکەوێتە کوێ یارەکانی ئەمڕۆ کۆمەڵە یاری تایبەتمەندمان هەیە و کۆمەڵە یاری گرنگمان هەیە بەڵام لێرەدا گرنگترین یاریمان هەیە گەورەترین یاریمان هەیە کەوێش ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و ڕیال مەدریدە سیرکە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و ڕیال مەدرید بووە بە هاوشێوەی کلاسیکۆوە چۆن دوو تیپ لە خولێکە بەردەوام ئەم ڕوبەڕووبوونەوەیان هەیە بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید لەگەڵ یانە ئینگلیزەکانە بۆ بە شتێکی باو یعنی ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و ڕیال مەدریدەوە لە سەروی ڕوبەڕووبوونەوەکانە دوایەوە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و ڕیال مەدرید کە لە چەمبۆنەیەکی ترا هەمان بووە بەڵام ئێمە بابین پێوەریە وەربگرین بۆ ڕوبەڕووبوونەوەکانی مانچستەر سیتی و ڕیال مەدرید ئەو وەرزە نەکەینە پێوەر کە ڕیال مەدرید یعنی لە دوای هاتنی ڤارەوانێ ڕیال مەدرید لەسەر دەستی ئایاکس ئەمستەردام ساڵی 2019 ماڵاوای کرد باشە ساڵی 2020 بەر مانچستەر سیتی کەوت باشە وازحە لە بەرامبەر مانچستەر سیتیە یاری چوون و گەڕانەوەی دۆڕان ساڵی 2021 بەر چێلسی کەوت بەر مانچستەر سیتی نەکەوت 22 بەر مانچستەر سیتی کەوت 23 بەر مانچستەر سیتی کەوت 24 بەر مانچستەر سیتی کەوت 25 دیسان بەر مانچستەر سیتی کەوت 26ش ئێستا دیسان بەر مانچستەر سیتی کەوت واتە لە کۆی لە دوای ساڵی 2009 یعنی ئەگەر لە 20ەوە حسێ بکەین 20 21 22 23 24 25 26 چونکە ئێستا ئێمە لە وەرزی 26 25 بۆ 26 لە کۆی ئەم حەوت ساڵەدا ئەمە شەشەم ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و ڕیال مەدریدە 2020 ئەو بوو کە مانچستەر سیتی هەردوو یارەکەی بردەوانێ 21 بەر یەک نەکەوتنەوە حسێبی ناکەین 22 فەمە حاجەکەی ڕۆدریگۆ بوو 23 چوار گۆڵەکەی ناوی ئیتیحادی گواردیۆلا بوو کە لە ڕیال مەدریدی کرد و ماڵاوای کرد 24 کامەیان بوو 24ش پەنارتیاتەکە بوو باش بوو یەکسەر بیرماتەوە 24 پەنارتیاتەکە بوو 25 6 و 3کە بوو ئەوەی کە ڕیال مەدرید هەم لەو لاش و هەم لەم لاش بردیەوانێ و یعنی قەرەبووی ئەوی 2009 کردو 26 دیسانەوە بەریەکەوتونەتەوە واتە لە کۆی حەوت ساڵە شەشەم جارێکە ڕوبەڕووی یەکەمنەوە مانچستەر سیتی و ڕیال مەدرید کەواتە ئەمە یاریەکی دراماتیشی سیناریۆیەکی دووبارەیە
و هەمیشە ئەم ڕوبەڕووبوونەوەانە بۆ ئێمە تایبەتمەندە و هەمیشە ڕوبەڕووبوونەوەی چێژبەخشە و ڕوبەڕووبوونەوەیکی هەستیارە. بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی ئەمشاو پەیوەندیەکی زۆری هەیە بە ڕیزبەندی ئەو تیپەی کە دەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگاتە چامپیۆنزی وەرزی داهاتوو. هاوڕێیانی ئەزیزم بەبان ئەو دوو چاوم هەر کۆمنتێکتان هەبێ وەڵام دەدەمەوانێ بەڵام جارێ بە باسەکەمان بکەین. کەواتە ئێمە یاریەکمان هەیە سیناریۆکانی بەرچاومانە. ڕیال مەدرید زۆر باش مانچستەر سیتی ئەزانێ ئەناسێ، بە هەمان شێوە مانچستەر سیتی زۆر باش ڕیال مەدرید ئەناسێ. هەموم ڕوبەڕووبوونەوەی کە ڕوویاوە لە ماوەی ڕابردوو ڕوبەڕووبوونەوەی سەرنجڕاکێش بوون، چەندین ڕووداوی سەرنجڕاکێش لەم یاریانەیە ڕوویاوە. یعنی لەوانەیە مە ڕیمۆنتاداکەی ڕیال مەدریدمان هەیە لە ماوەی 90 سانیە بەرامبەر مانچستەر سیتی، لەوانەیە مە 4 بە هیچەکەی مانچستەر سیتیمان هەیە کە لە ناو ئیتیحادا 4 دانە گۆڵی لە ڕیال مەدرید کرد و کردێ دەرەوە لە چامپیۆنز لیگ. لەوانە دوو دەرکردنی دوو بردنەوەمان هەیە لە ڕیال مەدرید کە مانچستەر سیتی کردوێتی سەرکەوتنی بەسەر ڕیال مەدرید هێناوە. لەوانە پار دوو سەرکەوتنی ڕیال مەدریدمان هەیە بەرامبەر مانچستەر سیتی کە هەردوو یارەکەی لێبرداوانێت. لەوانەیە یاریی سەرنجڕاکێش و ئاڵۆزمان هەیە کە لە هەردوو یاریگاکە هەردوو تیپەکە یەکسامونی 120 خولەکی ناو ئیتیحاد 90 خولەکی ناو سانتیاگۆ شەڕەنگێزیی زۆریان کرد. یاریشی تونیا تاوی یارەکە گەیشتە لێدانێک لاکەرەکان کە تێدا ڕیال مەدرید سەرکەوتنی تۆمار کرد. کەواتە شتەکان لای ئێمە بەرچاون، هەموو سیناریۆیەکمان لە بەرچاوە. بۆیە شاکاری یاری ئەم شەو تایبەتمەندە. چۆن تایبەتمەندە؟ ئەم شەو ئەو دۆخەی کە ڕیال مەدرید یاری تێدا ئەنجام دەدات، ئەو دۆخەی کە ئەم شەو ڕیال مەدریدی تایە لە هیچ یاریی تررا لە 6 یاری ڕابردوو ڕیال مەدرید لەو دۆخەیە یاری نەکردووە. بۆ نمونە 2009 کە ڕیال مەدرید و مانچستەر سیتی بەریەککەوتن، ڕاستە ڕیال مەدرید ساڵی پێشەوە بەرامبەر بە ئایاکس ماڵاوایی کردبوو، یعنی وەرزی 2009 بۆ 2020 چونکە شتەکە واقعەتەوە 2020 باشە، یعنی لە ساڵی 2020 شابوو یاریەکە. بەس ئێستا ئەگەر ئەم ساڵ ئێمە حسێ بیکەین ئەم یاریە لە 2025 ئەمە دووەم یاریانە، بەڵام لەسەر وەرزی 2026 حسێبە، ئەمە سێم یاریانە لە بەینی مانچستەر سیتی و ڕیال مەدریدە. ئەگەر ئێمە ئەو کاتە وەربگرینەوانێ ڕیال مەدرید لە دۆخێکی خراپان نەبوو و مانچستەر سیتی ژەو هێزەی نەبوو کۆکو پاڵێوراوێکی بێزی چامپیۆنز لیگ ناوی بێنێ، بەڵکو گواردیۆلا لە دروستکردنی تیپەکەی بوو، 4 ساڵی دروستکردنی تیپەکەی بوو. بەڵام سیرمان کرد شتێکی جیاواز ڕوویا بەوەی هەردوو یارەکە مانچستەر سیتی بردیاوانێ. باشە ساڵی 22 کە بەر یەک کەوتنەوانێ هەمووتان سیناریۆکانتان لە بەرچاو. کەواتە ئەم دوو تیپە هەرچ کاتێکە ڕوبەڕووی یەک بوونەتەوانێ، یعنی دۆخەکان ڕێژەیەکی کەم بەس تیپەکە لەژێر سترێسان نەبوو. بە نمونە سێمە باسیکەین، ئێمە زانین ئەو پێگاتەی ڕیال مەدرید کە ساڵی 2022 لە مانچستەر سیتی برداوانێ جیاوازی نیوە بوو لەگەڵ پێگاتەکەی مانچستەر سیتی، چونکە ڕیال مەدرید سێوەرزی ڕابردووی چی نەکرد بوو، هات زۆر هەمووان سیتیان دانا بەبردنەوە، بەڵام ڕیال مەدرید مشتێکی هەڵگێڕایەوە کردی بەبردنەوە. بەڵام هێچگار بەم دۆخەی ئێستا نەبوو. ئەو چواروی چشی کە لە ناو ئیتیحادا ڕووی ڕیال مەدرید بۆ دۆخەی ئێستا نەبوو بۆ پەنالتیاتەکەش. ئێستا چییە؟ ئێستا ئێمە فشارێکی زۆر لەسەر ڕیال مەدرید کۆبووە، زۆر بە ڕاشکاوی لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی پێش یارەکە بەلۆنسۆ وتریە گەرم یارە بدۆڕێنی تۆ ماڵاوایی یەکەی. وەڵامی ئەوەیەتەوە کە زۆر ئاسایە کە ڕانەری ڕیال مەدرید بی هەڕەشی دوورخستنەوە مکات لەسەرە. یعنی ئەم سترێسەی ئێستا ڕیال مەدریدی تێکەوتووە لە پێشتر لە هیچ ڕوبەڕووبوونەوەیکی مانچستەر سیتیە لەم سترێسەیان نەبووە. وەجگەلەوە خاڵێکی جیاوازیش لە مانچستەر سیتیە. مانچستەر سیتی لە هەموو پاڵەوانێتیەکانی ڕابردووە یەکێک بۆ لە بەربژێرە سەرێکیەکان بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ. بەڵام جیاواز لەم ساڵ ئەم ساڵ من شک نابم بەو جۆرە تیپەکان باسییان لەوە کرد بێ یاخود کەسەکان باسییان لەوە کرد بە کە مانچستەر سیتی بەربژێرێکی سەرەکیە بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ. بۆ یعنی سیرەکەی ئەم پەستانەکەی لەسەر زیاترە، ئەم فشارەکەی لەسەر لاچوە لەوەی کە ئەم ساڵ پاڵێوراوی چامپیۆنز لیگە. بەڵێ یارەکە لە نێو یاریگای سانتیاگۆ بەرنابێوە و یاریەکە لە دۆخێکی تەموو مژاویە ڕیال مەدرید، چونکە دۆخەکەی زۆر ناهەموارە. ڕیال مەدرید لە دوای کلاسیکۆ 5 خاڵ پێش بەرشەلۆنە کەوت، ئێستا 4 خاڵ کەوتوتە دوای بەرشەلۆنە و گەر بێت و چامپیۆنز لیگ لە یاریەم شەوا بدۆڕێنێ ڕیال مەدرید پێویستی بە هەردوو یارەکەی تریەتی بی باتوانێتەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ، چونکە نابێ وەرزش دیسانەوە پاشکۆ بۆ ڕیال مەدرید دووبارە بێتەوانێ. بۆیە ئێمە بە هەموو تایبەتمەندیەکان
یاری ئەم شەو لە دۆخێکی ئاڵۆزا وەرەگرین چونکە شتەکان زۆر گۆڕاون سەبارەت بە مانچستەر سیتی و ڕیال مەدرید هەم لە ڕیال مەدرید گۆڕاوە هەم لە مانچستەر سیتی گۆڕاوە هەم دۆخیش پێگەی ڕوبەڕووبوونەوەکەش گۆڕاوە چونکە ئێمە لە 2020 کە بەریەک کەوتن قۆناغی دەرکران بۆ دویاری بوو لە 22 قۆناغی دەرکران بۆ دویاری بوو 23 قۆناغی دەرکران بۆ دویاری بوو 24 قۆناغی دەرکران بۆ دویاری بوو 25 قۆناغی دەرکران بوو هەر دویاری بوو لەوەی بەس ئەم جاریان جیاوازێکی تریشیتە جیازەکە لەوەیە لە یەکیاریان ڕوبەڕوویەکە بنەوەنە کە نێو سانتیاگۆ بەرنابووە بەڵام تایبەتمەندەکەی لەوەیە ئەمە گرنگی بە یاریەکەیە کە هەردوو تیپەکە پێویستیان بە سەرکەوتن لە میاریە بۆی کە بتوانن بلیتێکی ڕاستەخۆ بۆ قۆناغی داتۆ بڕن ئەلۆنسۆ گۆڕانکاریەکە هاوشێوەی سڵۆ وەکوی کە لە یاری ڕابردووە کردی ئەمە ئێمە دەبێت چاوەڕێکەین ظاهیرەن ئەوەی لە ماوەی ڕابردووە ڕوویاوە ئەلۆنسۆ گۆڕانکاریەکانی هێڵی پێشەوەی نەگرتوێتەوە بەڵکو هەمیشە گۆڕانکاریەکان لە هێڵی دووە بووە ئەو پەڕی گۆڕانکاری کردبێتی لە هێڵی پێشەوە 4-3 کردووە بە 4-4-2 دایمۆن دەرەوەی لە ڕابردوو ڕیال مەدرید لە سەری ڕاتوە بەڵام ئێمە لە لای گواردیۆلا پاشەوەی ماوەیەکی زۆر ڕەخنە لەسەرم تیپە دروست بوو لەوەی کە تەبان گواردیۆلا بیرتانە لە دوانیە بەوەی کە بڵێ تر مانچستەر سیتیی جیاواز لێرەوە دەست پێیەکە بەڵام دوو شکستی لەو بینیان تۆمار کرد بەڵام وەڵامی ئەو ڕەخنەی داوانێک کە بەس هالاند گۆڵەکانی مانچستەر سیتیە کرد لە ماوەی ڕابردوو لە سەرەتای وەرزەوە کە دەستی پێکردووە بەس هالاند سەرکردایەتی بردنەوەکانی مانچستەر سیتی کردووە بەڵام دوای وەستانی نێودوڵەتی ڕابردوو گواردیۆلا وتی ئێستا تیپەکەم بە شێوەیەکی باشتر ئامادەیە ڕاستە بە شکست دەستی پێکرد هەموو شکستی لیڤەرکوزنیش لە چامپیۆنز لیگ داهات بەڵام قسەکەی گواردیۆلا چووە سەر قسەکەی گواردیۆلا واقعیە ئێستا مانچستەر سیتی یارەکان دەباتەوە بەڵام احتیمادی 100% لەسەر ئێرلینگ هالاند نییە ئەگەر هالاندیش گۆڵ نەکا ئێمە یاریزانی ترمان هەیە گۆڵکە بە تایبەتی لە 3-4 یاری ڕابردوو فۆدین یاریزانێکی یەکتیڤە وە لە یاری ڕابردوو شایمە وەربگرین ڕۆبندیاش و گواردیۆڵ سەرکردایەتی بردنەوەکەی مانچستەر سیتیان کرد کە دواتریش فۆدین گۆڵی سێمیشی تۆمار کرد بەڵام واقعەکە چییە؟ واقعەکە بەو جۆرەیە قسەکەی گواردیۆلا لە 4 یاری ڕابردووە هاتۆتە دی ئێستا گواردیۆلایش لەسەرەوە کە بەسی هالاند فریادڕەسی یانەکەیان نەبێ بۆیە سترێسی ڕیال مەدرید فشارەکان لەسەر ڕیال مەدرید فشارەکان لەسەر ئەلۆنسۆی ڕانەر ئەگەری یاری نەکردنی ئەمپاپێ ئەمە هەموو دۆخەکان لەسەر ڕیال مەدرید قورسەکە لە بەرامبەردا ئامادەی پێگاتی مانچستەر سیتی جگە لە نەبوونی ڕۆدری و ئامادەبوونی پێگاتەکەی گواردیۆلا و چوونە سەر ڕیتمی یاریکردن و ئارامی و نەمانی فشاریەوەی کە مانچستەر سیتی یەکێ بە لە پاڵێراوە بێزەکان بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ بە هەمان شێوە ئەمانە لە سوودی مانچستەر سیتیە ئەمە جگە لەوەی گواردیۆلا لە 2 ساڵی ڕابردووە لە کۆی 4 ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدریددا لە دوانیانە شکستیەنەوە لە دوانیانە یەکسان بۆ لە هیچ شانانەی توانیوە بردنەوە دەستە بەرکە واتە 4 ڕوبەڕووبوونەوەی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردوو لە 24 و لە 25 گواردیۆلا نەیتوانیوە بردنەوە بۆ ڕیال مەدرید لەسەر ڕیال مەدرید دەستە بەرکە بۆیە ئێستا ئەمەش هەمێکی تری گواردیۆلایە کە لە یاری ئەم شەوە دەستە بەریکە تەڵان کۆمنتی هەمووتان وەڵامەوە هاوڕێیانی ئەزیزم دێمە لای کۆمنتەکانتان بە زۆر بەخێرە یارەکانی ئەم شەوە خوێنمەوە دواتر یەم وەڵامی و کۆمنتەکانێمەوە کاراباک و یاکس ڤیاریال و کۆپنهاگن ماچ 45 یاریەکان بلباو میوانداری پاریس سەن ژەرمان لە کامە و یاریە کە پەیوەستە بە تیپی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ نیوکاسڵ و لیڤەرکوزن بەنفیکا و ناپۆلی کە بەنفیکا دوچانسی خۆی تاقیەکاتەوە بۆی کە ئایا یەکێ بە لەو تیپانی دەوێت بە پاشکۆ بگاتە قۆناغی داهاتوویان نە چونکە بەنفیکا ئەگەر بێت یاری لیڤەرکوزنیشی برداتوە سەر لە دۆخێکی باشترا بوو بەڵام بەنفیکا ئێستا ئەبێ ناپۆلی بەرێتەوە دۆرتمۆندیش کە یانەیەکە لە بۆشپلەکەی پێشەوە هەوڵای میوانداری یاریگای خۆی میوانداری بۆ دۆگلیمنتەکە کەمەژ یاریی تایبەتمەندە بۆ دۆرتمۆند کلۆبڕوچ و ئارسنال سەرکەوتنەکانی بەردەوامیە بێ یاخود دەوەستەی یۆڤانتۆس بە دوایی بردنەوەیەکە ئەگەڕێ بەرامبەر بە پاڤۆس چونکە یۆڤانتۆس دۆخی زۆر خراپە لە چامپیۆنز لیگ و ڕیال مەدرید و مانچستەر سیتیش لوتکەی یاریەکانی ئەم شۆبی ئەمێ وەڵامی کۆمنتەکانتان بدەمەوانێ کاک مراد عەلەیکوم السەلام کاگیواڵێ سڵاو بۆ چێلسی لە پاش یاریەکەی بەرشلۆنە وەزعی تێک چووە پرسیارە جەوێرەکە لێرە نەبوونی سەرکردەیەک لە ناو یاریگا بۆ تەی ئازنزمی و بەرزی یانەکە یان کەسایەتی ڕانەر و کە مەزموونی مارەسکای وای لە تیپەکە کردو تا ئێستا مستەقر نەبێ لە کاتێکدا نە کێشەی پێکانیە نە کێشەی یاریزانی خراپیە بۆچی ئەو یانەیە ئاستی جێژێ نییە وڵای کاگیەوە نازانانێ بێ من هەر هەمیشە بچمەوە سەر یەک خاڵ
من دوو تێبینیت پێڵم بالات ڕوون بێ ئەلەمەوە هەڵسەنگانی خۆت بکە. ئایا ئەگەر ئێمە دوو یانە دیاریکەین بۆ بردنەوەی نازناوی پرێمەرلی دوو پاڵێورا واقعی ڕای زۆرینە بڕوان وایە چەڵسی یەکێکە لەم دوو پاڵێوراوە نەخێر. ئەگەر ئێمە چوارتی دیاریکەین بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنزی جێم وەرزە باسی هاندەر ناکەم واقعی زۆرینی هاندەرا و زۆرینی ڕاکان لەسەرەوەن کە چەڵسی لە زمینم چوار پاڵێوراوەیە ئەمیش نەخێر. کەواتە تۆ نابێت کە بی باسی چەڵسیەکی لەم سۆنگەیەوە باسیکەی ئەم باسکردنەی کە تۆ ئەتەوێت لەسەر چێڵسی ئەم ئازجێگیری کە تۆ ئەتەوێت لەسەر چێڵسی ئەم ئەزمموی کە تۆ ئەتەوێت لەسەر چێڵسی ئەم پڕکردنەوە نشێنانەی کە تۆ ئەتەوێت لەسەر چێڵسی ئەمە لەسەر بنەمای ئەمە دەکرێت. هەر کات چێڵسی لە دوو پاڵێوراوی بردنەوەی نازناوی پریمەرلیگا بوو تۆ بێم خوێندنەوەی بۆ چێڵسیکی. هەر کات چێڵسی لە چوار پاڵێوراوەکەی بردنەوەی نازناوی چامپیۆنزیگا بوو تۆ بۆ دەیەم قسە بکەی. نە تۆ هێشتا لە دۆخی سەرەتاییدای تۆ وەرزی ڕابردۆم نازناوانە دێناوە مەڵێ یەکسەر ئەمەوانێ بۆمانە نە ئەوانەی وەرزی ڕابردۆ بۆ وەرزە بەدەستبات نایە وە ساڵانی دااتوشێکی باشتر کرد. مارەسکا ئەم ساڵیش دۆخی تیپەکەی لە دۆخی کاسە دووشت گرنگە لە چامپیۆنزیک باشترین ئەنجام گاتە چارێکی کۆتایی شتێکی زۆر زۆر گرنگە. ئەمە خاڵێک خاڵی دۆم گاتەوە چامپیۆنزیکی وەرزی داهاتوو بە ساڵی داهاتوو کە چێڵسی دێتەوە نێو کێبرچی و ململانەکان ئەبێ دۆخەکە بگۆڕێ. ئەم قسانە بۆ ساڵی داهاتوو چێڵسیەکێ بەس ئێستا ئەگەر ئەم دۆخە هەیە بۆ چێڵسی تێبینەکەی تۆ لە جێی خۆیەتی و ئەبێ چێڵسی ڕەخنەی زۆری لێبژێ. بەڵام من پێتەڵم ئەمەتیانە بۆ چێڵسی ڕەخنەیەکی لەسەر نییە ئەوەشی ئەیکا هەر زۆر بە ئارامی کە ئایبی نییە دۆخەکەی زۆر زۆر باشە زۆر لە پێشە زۆر پێش حەدەست کەوتووە پێش ڕووداوەکان کەوتووە گرنگ ئەم ئامانجانە هەیە چێڵسی لە وەرزی ئەم ساڵە خۆگەر باشتریش بکە باشتر بەڵام ئامانجانە بەدی بێنێ ساڵی داهاتووم داواکاری قورسانە دێتە سەر چێڵسی کاکەی واژیان. کاکحوسێن ئەڵێ یارینەکردنی ستۆنز کاریگەری زۆر دووسەگا لە سریارەکە جاخۆ ستۆنز بەقی من یاری کردو لە مانچەستەر لە وەرزەم ساڵە من چەنە یاریم کردو لە مانچەستەر ستۆنز ئەو نەڕۆڵیە ناوەڵای هیچ کاریگەریە بۆ سیتی دروست ناکە یارینەکردنی ستۆنز. ئارسیناڵ ئەم شەو لەگەڵ کوڵبڕوجە کوڵبڕوج یانەیەکی تایبەتمەندە بەزی تر ئارسیناڵ ئەبێ دۆخەکە والێ بکە ینی دۆخی چامپیۆنزی یوا بکە کە یاری هەشتەمی پێویست نەبێت چونکە ئەرسناڵ لە پریمەرلیگ بەرەو بۆکسینگدەی ڕوا بەرەو دۆخێکی قورسە ڕوا لە پریمەرلیگ پێویستی بە خۆی گلاکردنەوە لە پریمەرلیگ چونکە بێ هەرچۆنێ بە یاری ئەم شەو سەرکەوتن بنووسێتەوە بەشکەی تر بناغەیەکی تەواو بخات دوای یاریەکەی ساحەی خۆی باتەوە پێویستی بە کۆتا یارینی و یەکەمی یەکلا کردوتەوە بۆی کە دەگاتە قۆناغی داهاتوو هەشتپلەکەشی بەزەم یاریە بێتەوە شتپلەکەی پێشەوەی مسۆگەر دەکات. ئاروەڵا یارینەکردنی هالاند کاریگەری زۆر لەسەر مانچستەر سیتی دەبێت چی دەڵێ لەسەر مارەسکا لە یاری ئەتلانتا 6 یاریزانی بەرگلی لە ناو یاریگا بوو لە کاتێک گۆڵێک لە دووەوە بوو لە دۆخی ئەتلانتا زۆر تایبەتمەندە یاریگای ئەتلانتا ڕەنگە بینە زۆر کەم یاری ئەتلانتای بینی بێ لە نێو بەرگامۆیە مانچستەر سیتی لە لووتکەی ئاسیا چۆن نەوی یاریگای بەرگامۆ گواردیۆلا دوایارەکە سەرسوڕمانی خۆی بە یاریگای بەرگامۆ و سەرسوڕمانی خۆی بەرزانانی ئەتلانتا دەربڕی یاریگایەکی زۆر زەحمەتە تۆڕانی چێڵسی شتێکی زۆر تەوەیە دۆخەکەی چێڵسی ڕێگەی پێیاکە یاریە بدۆڕێنێ چونکە ئەم تی پێشتا لە دەستی خۆیاتی چانسیوی بە شێوکی ڕاستەخۆ بگاتە قۆناغی داهاتوو بە پاشکۆش بگا هیچ سەرزەنشتێ ناکرێت چێڵسی بەس بەرشەلۆنە سەرزەنشتەکرێت ڕیال سەرزەنشتەکرێت لیڤەر سەرزەنشتەکرێت مانچستەر سیتی سەرزەنشتەکرێت کە جارێکتر بگاتەوە پاشکۆ بەس چێڵسی بە پاشکۆش سەرکێ هیچ سەرزەنشتێکی لەسەر نییە. ڕیال چی پێویستە بۆ بردنەوە یاریکی داماتیکی ئامادەکاریشی بێوێنە دەربازبوون لەو سترێسێکی ئێستا تیپەکەی تایە یاریەکی بێکەم و کڕی یاریەکی بێهەڵە خۆتاندەری ڕیال مەدریدبی چاک دەزانی کە ڕیال مەدرید لە ماوەی ڕابردوو چۆن ڕێگەی سەرکەوتنی بەرامبەر بە سیتی دۆزیوێتەوە بۆیە ئەم شەویش هەر بەو ڕێگەیە سەرکەوتن بەدەست دێت. پاریس بە ڕاستەخۆ پاریس باگەرێکی زۆرم شەوی باتەوە بە شێکی ڕاستەخۆوە گاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ ڕیال ئەم ساڵ کۆتایی پێهاتوە لە مخول و پاڵەوانەتەکان یەک سامون زۆر باشە بۆ ڕیال مەدرید کاک مەسوورە دەڵێ بەڕاستی ڕیال مەدرید ئەرکی تاو قورسەتای ساڵۆنسۆ پێگاتێکی سابتی نییە کێشەی دەرونی پێکانی یاریزانەکان ئەومانە خاڵی زوقفی ڕیال مەدریدن بەرمان سەر سیتیش کەوتووە لە ئێستا دێڵ ێرشبردن و ناوەنی تەواو نایە بە
زیرەکی و عەبقەرێتی گواردیۆلاش لەو لاوە بۆ سێت لە ڕاستیە هیچ شتێک نییە ئەومان لێ بکا بڵێ ڕیال مەدرید پاڵێورای بردنەوە مەگەر کە شوای نەوەتخولێکی یاری پێچوانی منطق بێت مەگەر ڕەفتاری یاریزانەکانی ڕیال مەدرید ئەو ڕەفتارە بێت کە شیاو بن بە درێسی ڕیال مەدرید و ئەو پلانی لەسەری یاریەکەن دەرحەق بێ بەو یاریەنزان و بەو کوالیتیانێک چونکە پێگاتەی ڕیال مەدرید نابێ بەکەم سێریە کاکە وەڵڵا پێگاتەی ڕیال مەدرید زۆر لە بەرشەلۆنە کامڵترە ئەو بەرشەلۆنە لە جودی لە ڕادە بە دەری خۆیان ئەم یاریزانە ئاوا پێشکەوتون کاکە بەرشەلۆنە یاریزانەکانی بەرشەلۆنە بڕوا بکە زۆر بە جودێکی زیاتری یاریەکەن ئەو دڵسۆزیەی کە لە یاریزانانی بەرشەلۆنە بیگوازەرە بۆ هەموو یاریزانەکانی ڕیال مەدرید چاوازێکی زۆر لە نێوان ڕیال مەدرید و بەرشەلۆنەیە پس بەرشەلۆنە ئەوە خۆیەتی ئەوە هەوڵ و ماندووبوونی خۆیەتی و لە جودی و لە ڕادە بە دەری یاریزانەکانێتی کە بەرشەلۆنە ئێستا ئاوا بە قورسایی خۆی نیشانەیە لەوەی پێکاتی ڕیال مەدرید هیچ نوقسانیش نییە تا بیانی بێنیتەوە هیچ نوقسانیە پێکانیش ساڵانێکی زۆرمتی بە بەست دەست پێکانەوە ناڵێنێ بەرشەلۆنەش پێکانیە و چەلسیش پێکانیە و مانچەستیش پێکانیە و باریش هەمووتی پێکانی هەیە خۆ بەس ڕیال مەدرید نیەتی کاک کاکێوان ئەڵێ دڵنیابن ڕیال شەرمەزارمان دەکات و دەدۆڕێت کاک محەممەد ئەڵێ کاک محەممەد سەرمات نییە ناوەڵام من لە سۆدیو ئەم سەرمای چیمە جۆکە زۆر خۆشە لای من بەڵێ ئەبوو محەممەد چێلسی هەر لەسەر بنیادنانەوەی تا ساڵی داهاتوو تا ساڵی داهاتوو ئەنجەم ئەنجە چێلسی ساڵی داهاتوو ڕێڕەوی خۆی بێ دیاریکە ڕکابەری لەسەر ئاستی چامپیۆنزیەکە یا ڕکابەری ڕاستەوخۆکە لەسەر پریمەر لیگ ساڵی داهاتوو ئەم ساڵە کاک عەلی ئەڵێ کێشەی بەردەوامی ڕیال گۆڕینی پێگاتەی لە یاریەکان هەتا ئێستا پێگاتی سەرەکی نییە باشترین پێگاتی ئەم ساڵ یاریەکەی بلباو بوو ئاسیشی بەرزی پێشکەش کرد بۆ ئەیگۆڕێ من نازانم سپاس کاک دانیار کاک سەهەند دەڵێ کاک محەممەد ڕیال زۆربەی دیفاعەکانی پێکانە قورسە لە سیتی باتەوە وەڵڵاهی نازانم من لە ڕابردوو بینی و من ڕیال مەدرید سێ دیفاعی هەبوو دوو دیفاعیان ڕیباتی سەلیبی بوون گۆڵچەکەشی ڕیباتی سەلیبی بوو کێشەشی نەبوو لەگەڵ هەچ کەسێکاری کرۆ بردوێتەوە ئێوە خۆ بیرتانە ناچۆ بەرگریکاری یەدەجی ڕیال مەدرید بوو یەک ساڵی ڕێک سەرکردایەتی ڕیال مەدریدی کرد ڕیال مەدرید ساڵێکیان ئەوە بێدیفاع بوو کارفاخاڵ بوو بە دڵی بەرگری ئەمە جگە لە چوامینی لە دڵی بەرگری تۆ هێشتا توانی دو یاریزان لە دڵی بەرگری یاری پێ بکەیت هێشتا پێگاتەکە دەتوانانی دو یاریزان لە دڵی بەرگری یاری پێ بکەیت لەبەرەوە بەجددی ئەم نوقسانیانە پێشتر هەر هەبووە کاک یعنی شتێ نەبووە بڵێ تازە بێم نوقسانیانە ئەوە کاکە بوو محەممەد دەڵێ ئەو خوتافی یا بۆ نمونە ئەو جیاوازی هاندەرانی بێرگامۆ هەیەە تاوان من پێ دەڵم من ئەو کات گواردیۆلا بیرمە نازانم 2022 بوو 21 بوو لە قۆناغی کۆمەڵەکان لە بەرەتڵەن تاکەوتن کاتێک چۆ ناو بێرگامۆ یاریەکەی کرد بەجددی بیری لەوە کردوانێ باسی لەوە کرد پاشکۆتایەت نیارەکە وتی لێرە هەموو دۆخەکان جیاوازە بەڕاستی هەم یاریزانان بە چاونەترسێکی زۆر بەرامبەر دیارەکەن و هەمیش یاریگاکە و تیپەکە زۆر سامناک دەوێت بەرامبەر ئەمانەی کە ڕوو دەدەن لە دۆخی یاریەکان ئێستش زۆر ئاسایە بۆتی بێڵن لە دۆخی بنیادنانەوە لە ماوەی ڕابردوو ئێمە باس لە دوورخستنەوەی ڕایانە دەکەین لەوەی ڕایانەرێ بێتە شوێنیم ڕایانەرێ بێتە شوێنیم ڕایانەرە طبعاً من زۆر یعنی جاری تر ئەبدەیتیم دۆخەی ئەلۆنسۆ و ڕیال مەدرید دەکەمەوە بڕیاری کارکردنی ئەلۆنسۆ و ڕیال مەدرید بڕیارێکی هەڵە بوو هەڵە نییە لەوەی کە ناکرێت پێکەوە ئەلۆنسۆ بڵین سەرکەوتو نابێ یاشتی کوانە بێن نە تەوژمی ئیشکردن لە ڕیال مەدریدا تێبینیەکانی ئیشکردن لە ڕیال مەدریدا تێبینیەکی جیاوازە جیاواز لە مامەڵەی هەریانێکی دیکە ئەو مامەڵەی ڕیال مەدریدێکە لەگەر ڕایانەر لە هیچ جانێکی ترا بەم جۆرە مامەڵە لەگەر ڕایانەرا ناکرێت باشە لە کاتێکدا بە هەمان شێوە تەوژمی کارکردنی ئەلۆنسۆ و ئیدارەدانی ئەلۆنسۆ و ڕێخستنی ئەلۆنسۆ تەوژمێکی جیاوازە کەواتە کاتێک تۆ دوو بیرۆکەی جیاواز یەن دەیانەوێت پێک بگرن یەک بگرن پێکەوە کار بکەن ئەمە پێویستیان بەکاتە
ناکرێت لە دوای 4 مانگ تۆ بڵێ ئەلۆنسۆ دوورەخەمەوە. شکستی ئەلۆنسۆ لە ڕیال مەدرید ئەلۆنسۆ خۆی نییە هاوڕێیان کارگێڕی ڕیال مەدریدە چونکە خامی ئەلۆنسۆ زۆر ڕوونە شێوازی ئەلۆنسۆ زۆر ڕوونە مەبدەئی کارکردنی ئەلۆنسۆ زۆر ڕوونە پێویستی بە کاتێکی تەواوە تاوی تیپێکت بۆ دروستەکە یعنی على الأقل ڕیال مەدرید ئەم ساڵ کە بڕیاری یاوە ئەلۆنسۆ بێنێ بە بڕوای من ئەمە وەکو سیستمە کە تۆ قەرادت داوە ئەلۆنسۆ بێنی دەبێ بڵێ چی بیرتانە من بۆ وەرزی ڕابردووتمان ساڵ 1 زەربێنم بەسەر ئەنجامەکانی گواردیۆلایە بەڵام ساڵی داهاتوو بەرپرسیارە بەرامبەرەوەی سیتێکی بێزمان نیشان بە ئەمە ئەم قسەیەم بۆ کردوون چەندجار ئێستش بۆ ئەلۆنسۆ بەم ڕیتمە من قساکەم پێم وایە ئەلۆنسۆ ئەبێ بە هیچ جۆرە ئەنجامەکانی وەرزی ئەم ساڵی لەبەر چاو نەگیرێ من لە لوتکەی یاریکردنیا بوو لە 27 لە بەرنامەی دەریاریگا باسمەوە ئەلۆنسۆ ساڵ هەر سێ نازناوەکە بێتەوە لای من مهمی نییە و هیچیشان نەبات تۆ هیچ مهمی نییە بەرپرسیاردی بۆ لەبەروی من ئەزانم خامی یاریکردنی ئەلۆنسۆ چۆنە بۆیە بێ ڕیال مەدرید تا کۆتایی وەرز چاوەڕێی ئەلۆنسۆکە لە هەر دۆخێکا بێت چاوەڕێی ئەلۆنسۆکە ئاساییە کۆتایی وەرز هەڵسەنگاندنی کۆتایی بکە هیچ شتێکی ئەم ڕانەرەت بەدڵ نەبوو کۆتایی وەرز دووری بخەرەوە بەڵام بڕوا بکەن بێویژدانی ئێستا ئەلۆنسۆ دوور بخرێتەوە بێویژدانیە چونکە تۆ کەواتە غەدرێکی گەورەت لە ئەلۆنسۆ کردووە لە کاتێکا تۆ تەقەبولی شێوازی مامەڵەکردنی ئەلۆنسۆ نییە بەڵام هێناوی کردوتە بە ڕانەری تیپەکە ئەبێ ئەمساڵ لە هەموو دۆخێکە ئەلۆنسۆ ئەرکەکەی لە ڕیال مەدریددا تەواو بکە ئەنجە دواتر هەڵسەنگاندن بۆ ئەلۆنسۆ بکرێ بۆیە کارکردنی دوو بیرۆکەی جیاواز پێکەوانێ زۆر قورسە جا یەک شتەیە من ئەمە بۆتان پەیوەستەکەمەوانێ بە بابەتێکەوە هەڵسەنگاندنی مرۆڤەکان ئەڵێ لە سەفەر و مەعامەلەیە عنی هەموو مرۆڤەکان لە سەفەر و مەعامەلەیەکێ 27 لێرە لەم بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگای خۆمان لەسەر ئەم مێزە لەگەڵ کاکۆژین و ئەوانە بەرنامەیەکمان کرد باسمان لە دۆخی ڕیال مەدرید ئەو کاتە ڕیال مەدرید هەرچی بەردەستەکە و ئەیتەکان کوردوتەنی ئەڵێ لێ بردەوانێ و زۆر بە ئاست و بە ئەنجام و ڕیال مەدرید دیاریە کرد و ئاوایە کرد و ئاوای کرد ئەو بۆی وشێن بەکارە نەبەش کە جوان لاتان ڕوون بێ چونکە ئەو کاتە هەمووانیان و ڕیال مەدرید لەسەر ڕێگە ڕاستەکەی و ڕیال مەدرید بڕیارێکی دروستیە و ئێستا ئەزانین چییە و ئێستا زانین چۆن یاریەکە ئێستا واکە و ئەمە گەشەی کرد و ئەمە پێگەیشت و ئەمە ئاستێکی بەرز پێشکەشەکە و ئێستا گۆڕانکاری لە ماتۆ و ئێستا وا بەڵام لەو تەوقیتەیە ئێمە پێچاوانەکەیمانوت وتمان ئەم دۆخە بەو جۆرە نییە ڕاستە کە ئەباتەوانی کێشەکانت حەلە بێ بەرشەلۆنە وەرزی ڕابردووی بردو بۆیە کە سەرزەنشتی بەرگری کاری ناکرم ساڵ سەرزەنشتی بەرگری کارێکرێ بۆ لەبەری هێرشبەرەکان گۆڵ ناکەن بەرشۆنە بەرداوام یاریەکان بێتەوە لەبەر سەرزەنشتی بەرگری کارێکرێ هەک ناگەر وەرزی ڕابردوو هێرشبەرەکانی بەرشۆنە گۆڵیان کردیا کەس باسی بەرگری کارەکانی بەرشۆن لێ ناکرد بۆ دۆخی ڕیال مەدریدیش عینشتە چۆن هەڵسەنگاندنی مرۆڤ لە سەفەر مامەلە تۆ با دوو یاری بدۆڕێنی با دوو یاری بدۆڕێنی کاردانە و یاریزانەکانە بینن کارگەڕی سەرۆکاتی یانەکە ببینین ئەو کاتە بۆمان دەردەکەوێت دۆخەکە ئاساییە تیپەکە بەرەو پێشتویا بەرەو دواتوە ئاسی یاریزانی تاک بەرز بۆ تۆ یاتۆتە خوارەوانە من ئەو کاتیش وتومە لە ڕیال مەدریدە تەقێتەوە ئەوە تا ئێستا تەقینەوەکە بەو جۆرە بوو دوای کلاسیکۆ ڤینیسیۆس ڕەفتارێکی نوان لە دوای کلاسیکۆ ئەلۆنسۆ نەیتوانیوە دەستکاری ڤینیسیۆس بکاتەوە زۆر کەس دەڵێ لە یاریەکانان چۆتە دەرەوە بەڵام کاتی ئەنجامی یاری مسۆگەرکۆ یا ئەو کاتی کە پشووی بەریزانە یاوە کە لەگەڵ ئەمپاپیا پێکەوە چوونەتە دەرەوە بۆیە مامەڵەکردن لە نێو ڕیال مەدرید لە نێو ماڵی ڕیال مەدرید مامەڵەکردنێکی جیاوازە بۆیە ئەمەش پێویستە لەسەر کارگێڕی ڕیال مەدرید کە کاتێک بڕیار دەدا ڕانەرێ بکات بە ڕانەری تیپەکەی چۆن وەرزی ڕابردوو سەر ڕاوی گرێبەستی بەرازیل هەبوو چۆن ڕێزی ئەنچیلۆتیت گرت بەرازیل گرێبەسەکەی لەگەڵ ئەنچیلۆتیە ڕاگەیان توێشتا نەوەد ئەنچیلۆتی لە پۆستی ڕانەداتی یانەکەمان دوور کەوتوتەوانێ توێشتا گرێبەستی ئەلۆنسۆ ڕانەگەیان بوو یعنی شتەکەتەر لەمە هێشت بووانێ بە هەمان شێوە دەبێت لە وەرزی ئەم ساڵیشا ڕێزی ئەلۆنسۆ بگری حەقی ئەوەی ئەم ڕاهێنەرە تۆی هەڵبژاردووە بەسەر کۆمەڵە گیانێکرا بەسەر کۆمەڵی گرێبەستی کرا هاتووە کارت لەگەڵ دەکا بۆی دەبێت تۆ ڕێزی ئەمەش بگری ئەگەر ئەم شەو هەچی دۆخێکیش بێ نێنی یەکسەر هەموو داخەکە بەسەر ئەلۆنسۆ بڕێژرێ و ئەلۆنسۆ دوور بخرێتەوە دوای کۆتاییاتنی یاریە گەورەکەی ئەم شەومان سەرسیتی و ڕیال مەدرید هەر لە شاشەی هەر لە پیجی پێیان سپۆرتسەوە دێمە وڵاتە چاوەڕێم